لە هەڵەبجە وەرزی ڕنینەوەی هەنجیرە، میوەیەکی ئاوینەیە و جیاواز لە میوەکانی دیکە، تاموچێژی جیاوازە. لەگەڵ کاک حەمە عەزیز دەچینە باخەکەی بۆ ڕنینەوەی هەنجیر. هەنجیری ژلای ئێمە ئەوەی کە ئەیچنین ڕۆژ ناڕۆژێکە دوو ڕۆژ جارێکە ئەیچنین ئەبێنێ بەم مشتریمان هەیە دیاکوونە خەڵکی کە داوایە کات ئەیدێنێ ئەیفرۆشین و ئیتر وەڵی لای من وەکو خۆم ئێستا بەسەردە هەنجیرم هەیە لەم چەمی باوە کۆچەکە شاهەنجیر هەیە و کەم بە ڕێژەیەکی کەم زەرد ڕەشە هەنجیر بابزانم من کەمم بینیوە بەس شاهەنجیر و زەردە هەنجیر هەیە بەڵێ هەنجیر زۆرە ئێستا حالێن ئێستا بڕۆ بازاڕۆ ماشەڵا وەکو تەماتە چەنە زۆرە هەنجیری تایە هەر لە سنووری هەڵەبجە و شارە زور و هەورەمان دانی بەوەی کە بیچنم بی بەم بۆ بازار 8 جار 9 جار هەرەوەی زیاتر نیە ئەو سایتر تەواو ئەوەی پێوە نەماوە. هەڵەبجە و هەورامان تەنها بەهەنارەکان بەناوبانگ نین، هەنجیرەکەشیان تاموچێژی تایبەتی خۆی هەیە. لە سنووری هەڵەبجە و هەورامان هەنجیری زەرد و ڕەش بەرەم دێنرێت، تاموچێژ و شیرینی هەردوو جۆرەکەش جیاوازە. هەنجیر بە چەند شێوازێک بەکاردێنرێت، وشک دەکرێتەوە و بە مرە باش دەخورێت، لە ڕووی تەندروستیشەوە دەیان سوودی هەیە. هەنجیری تەڕ کە بەدارەکەوەیە، هەنجیری وشک، هەنجیری بە مرەبای، ئەمە هەنجیری وشکە، ئەمە هەیە حەزی لەم هەنجیرەیە بە وشکی، ئەم هەنجیرەش بە مرەباییە بۆ بەیانیان بۆ بەرچایی بەیانیان هەش دانە سوود و تایبەتمەندی خۆیە. هەنجیریشەیە لە شوشای مرەبای هەنجیر، کەمپوتی هەنجیرە زۆر جۆری هەنجیر، هەش دانە سوودی خۆیان هەر جارە و کڕیاری خۆی هەیە بە تایبەتی ئەسە لەم وەرزا وەرزی هەنجیری تەڕە. ساڵانە بەرەمی هەنجیر لە سنووری پارێزگای هەڵەبجە باشتر دەبێت، چاوەڕوانیش دەکرێت لە ساڵانی داهاتووش باخەوانەکانی سنوورەکە گرنگی زیاتری پێبدەن و بەرهەمی ئەم میوەیە کە تەمەنی کەمترە لە مانگێک زیاد بکرێت. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.